لاپەڕەکانی کۆتایی داعش بەرەو نەماندا دەڕۆن و لاپەڕەی ئاشتی و یەکڕێزی لە گۆڕەپانی عێراق سەری هەڵدا و لە چوارچەوەی لێک نزیک بوونەوەی چین و توێژەکانی عێراق وەقفی سونی لە عێراق کۆنگرەی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و توندوتیژی بە ئامادەبوونی هۆزەکانی عێراق بەست و لەم کۆنگرەیەدا سەرۆکی وەقفی سونی باسی یەکڕێزی عێراقیەکانی کرد کە بەیەکەوە وڵات ئاوەدان کەنەوە. لەم کاتەدا ئێمە دەوڵەتی تێدا بنیادنین و پێکاتەی کۆمەڵگەی ڕاستەقینەی هاوشێوەی پێشوو دروست دەکەین. سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق لەم کۆنگرێدا ڕووناچی خستە سەر کێشە دەرەچەکانی عەشایرەکان و داوای کرد کە لاپەڕەی کۆن هەڵدەنەوە و لاپەڕەیەکی پڕ بە باوەڕ دەست پێ بکەنەوە. ئاشتەوایی وەک دەبینین دوو بەشە. یەکەم تێڕوانینی هزریە کە سەرچاوی لە بیرۆکەی لێبوردن وەرگرتووە، هەروەها لە پێکەوە ژیان و بیرۆکەی لە بیرکردنی ڕابردوو. دووەمیان مەسەلەی جێبەجێکردنە کە پەیوەستە بە هەنگاوی پراکتیکی ئەوەش لە بیر و باوەڕەوە هەڵقوڵاوە. ئەمار حەکیم سەرۆکی هاوپەیمانی نیشتیمانی لەم کۆنگرەیەدا داوای لە هۆزەکانی عێراق کرد کە بەیەکەوە ڕوو لە ئاوەدانکردنەوەی مرۆڤ و شارودەیەکانی وێرانکراوی ژێردەستی تیرۆر بکەن. وعلينا أن نتوحد جميعا. دەبێت هەمومان ڕیزەکانمان یەک بخەین لە پێناو بنیادنان و بژانەوەی ژیانی مرۆڤ و ئەو شارانەشی تیرۆریستان کاوریان کردووە. ئامادەبوونی هۆز و عەشایرەکانی عێراق لەم کۆنگرەیەدا زەنجێکە بۆ دەستپێکردنی ڕۆژێکی نوێ پاش ئەوەی کە ئەم وڵاتە لە چەند ساڵی ڕابردوودا تووشی دەیان فتنە و دژمنداری ببوو. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.